خۆشەویستان و ئازیزان ئەو کاتە و هەموو کاتێکتان باش بۆ بەرنامەی ئەو زارەمان هاتووین بۆ دەڤەری پشدەر لە دەڤەری پشدەریش دەچینە گوندە دڵگیرەکەی دارەشمانە. خۆشەویستان و ئازیزان لەگەڵمان دابن دەچین بۆ ناو گوند سروشتە جوانەکەی ناو گوند دیمەنە جوانەکەی ناو گوند بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەناسێنین. سەرچاوم باشی بەڕێزی سەرچاوم بەخێر بێ. ئەرێ وەڵا جا پێم ماندوو دەبێت لە لادێ و ئیش و کار هەیە و وردە وردە لەناو ماڵاتی بووم هاتوومەوە ئێرە و دەبێت دارامتکەینەوە. وەڵا گاوداری دەکەین و داران و ناو باخی و بەڵێ جوانەگە وەڵا بۆ گۆشتیا بۆ گۆشتیاوە چەندی ڕائگرن یانی وەڵا دەوری بۆی هەیە 4 مانگ 3 مانگ هەتا 5 مانگی دەڕوا دەنا زیاتر نییە. دەریانەکەنە دەرەیان کەمێک دەریان دەکەینە دەرە عەلەفیشیان دەدەینێ. باشە ئەو ساڵ چ جیاوازێکی بوو دەگە ساڵانی پێش و ماڵات وابزانام گرانترەوە ماڵات زۆر گرانترە ئەو ساڵ فەرقی زۆرە ماڵات لەگەڵ پار ئەرە وەڵا ئەی چیانە دەنێت وەڵا عەلەفیان دەدەینێ بەڵێ عەلەف و کاو ئەوانە یعنی گاوانتان بۆ نەگرتیان بۆ خۆمان دەچینە دەرێ ڕۆژی ناخۆش ناڕاتە دەردەنا ڕۆژیکە کەمێک ئەو دەرەی دەکەین قورس نییە بەخوا قورسە بەڵێ قورسە چەندە گوندەکەی خۆت مرتاحی وەڵا زۆر چەند دەبی لێرەی وەڵا لە مێشە لێرەم هەر لێرە بووم بەڵێ ژنیشتە لێرە گواستەوە بەڵێ ئەرێ وەڵا باشە زمانی ئینگۆ لێرە و ئێستا چ جیاوازێکی بینی وەڵا هیچا ئێستا ئەوە هەیە گۆڕاوە سەردەمەکە زووتر باشتر بوو هێندە شت نەبوو بڵێ ئەو موبایلە و شتانە پێشکەوتووە ئێستا شت ئێستا پێ خۆشیان جاران پێ خۆشتر بوو وڵای جاران ئێستا خۆشتر بۆەوەی هێندێک شت پێشکەوتوترا دەنا جارانی شار خۆشتر بوو. باشە ئەتوو ئەو دارانە تەبعاً داری وشکن بەڵێ ئەوە داری وشک بەکاردێن بەڵێ بەڵێ دەبێ وشک وەڵای بۆ سۆبەی بۆ تێشت لێنان و ئەوانە بۆ ئیشی ناو ماڵ ینی بۆ هەموو خواردنەکان بۆ هەموو خوانێک بۆ نانکردن بەڵێ تاموسێژی جیاواز بەڵێ جیاوازە بەڵێ سۆبەی داران بەڵێ سۆبەی دارانن هەیە بە نەفتێ نییە ناوەڵا کەمتر وەڵا کەم بەحکم ئەوە لەسەر حدودی ئەرە وەڵا وایە تا چەند مەترسی لەسەر ژیان و هەیە وەڵای مەترسیەکە باشە تا ئێستا هیچ شتێک نەبوو لە منتیقەی مە دەست بێت دەبێ پیاو لە خۆمی نەبێ دایم مەترسی تەر هەیە لەسەر ئەوەی حدودی ئەو حدودە لەنگۆ نزیکە تا ئیسفادەی بۆنگۆ هەیە بۆ وڵی ئیسوادەی هەیە بەڵێ ئیسوادەی لێ دەکەین ئیشی چ لێ ئەەکەن بە زۆر وڵای ئەو سارانەی لێرن بڵێ هەمووی سوادی لێەکەین هەمباڵی لێ دەکرێت ئیشی لێ دەکرێت لە گومرگەکەی خەڵکی سوودی لێ دەبینی گوندەکان بەفر تا چەند ئێرە ئەگریتەوە وڵا بەفر زۆر دەیگرێت هەموو ساڵە دەیگریت بەڵێ زۆر دەبارێت مویانتان زۆرینە بەهۆی بە حکمی ئەوەی بەرەوەڵا بەڵێ جا خۆش ماڵ بە میوانیەوە خۆش ئەگە میوانت نییە ماڵ نی خۆشە میوان دایم بێت دایم دەچێ میوانمان دێت سەردانمان دەکەن دایم دێن خزم و کاس و کار زۆرە لە خۆی بەسیات بێ. تمام
دانش حاڵت باشی سلامت یاخوا سەرچاوان پور دەوڵات بەڵێ ئەو خەریکی چی وەڵا خەریکی شت لێ نانەین شت لێنانە چ ئازر کردیا وەڵا جا عیب نەبێ ئەو گۆشتی ماڵاتیمان وەسەر ناوە ئەوش مریشکمان وەسەر ناوە بەڵێ بەڵێ ئەوش ئاوی برنجەکەیە ئەوش ئاوی برنجەکەی وەسەرمان ناوە زۆر چاکە زۆر چاکە دەوەرە دانیشە بزانم ئەو خواردنانەی ئێستا و خواردنی قەدیم چ جیاوازێکیانە بینی وەڵا جا جیاوازیان زۆر هەیە زۆر ئەها بڵێن خواردنی قەدیم تەندروستە خاوێن بووە تەندروستە ئێستێ هەرچەند بڵێن دەشڵێن خاوێنە بەس تەندروست نییە هەموو شتی قەتووی وەڵا هەموو بەسەر چووە هەموو فاسی لە دەرخۆردی خەڵکی دەدەن دەرخۆردی ئەو میلەتێ دەدەن ساڵان کابرا مەڕی کوشتۆتەوە بزنی کوشتۆتەوە خواردوێتی ئێستا هەموو ڕۆژە مریشکی مەسلحە دەخوات ئەو دەمای حالەم زۆر ساختتر و بەتواناتر بووە ئێستا هەروە دەکەی زەڵدەیە وا دەکەی نەخۆشیە و هەر سەیرە نەخۆشی وای سەر هەڵداوە لە کۆمەڵگا هەر سەیرە بەس بڵێن ساڵان ماشێ نەبووە و ترخێ نەبووە و گۆشتی حیوانی بووە و برنجی خۆڵاتی بووە عیب نەبێ زۆر تەندروست و باش بووە لەگەڵ ئەوەشدا حیب نەبێ دە و ڕۆنیان کردووە ئەو هەموو ڕۆنە قاپەڕۆنیان ئەوە دەکرد کە بە کەچکیان لەسەر دۆ ڕۆنەکەی ڕۆ دەکرد دەشیان خوات چ باسیش نەبوو ئێستش حالم ئاوە نەخۆشە و حیب نەبێ قەدیم هەستناکەی زوڵەت زیاتر بوو هەنجین بەرێوەڵا چۆن بەرێوەڵا بە تەکتیت حیب نەبێ ساڵان کابرا دەچوو بۆ دارێ بۆ گەڵی دێنایەوە حیوانشتی هەبوو جێ وشت حیب نەبێ جێ و بانشتی دەماڵ دەچۆنێ و زرعاتی دەهاتەوە هەر بە پێیان ئێستا هەمووی هەر سارێ بە سارەش دەڕوا کابرا بۆ نێو زرعاتی دەچی بە سارێ ئەو خواردنی داران و خواردنی غازی تامو چێژیان جیاوازتر بەڵێ چۆن جیاوازی نییە کاکە بەرێ وەڵا زۆر جیاوا ئێستا هیوا هەیە دەڵێ ئێمە میوانمان دێن دەڵێت خوا باگریمانشتی بۆ لێنین بە غازیمان بۆ لێمەنێن دەناغازیشمانەیە تامی خۆشترە ئێستام لە ماڵی خۆشم عیب نەبێ بۆ خۆشمانە گەشتی قورس لێ دەنین بە زۆری بە ئاگری لێ دەنین بەڵێ هەر لێرە بووی بەڵێ باشە خواردنی ئێستا وەرە وەسفەشی جوانت کرد دەست و چاوت خۆشبی ئەو خواردنانەی ئێستا بۆ نمونە ئەو برنجەی ئێستا دەگە برنجی قەدیم چ جیاوازێکی زۆری فەرقەیە زۆر ئێستێ عیب نەبێ ئیباحێش بەتامترە لەهوەی زۆر بەتامترە چونکە ئیباحێ عیب نەبێت چەڵتوشی لەگەڵەوەک ئیخۆ ماڵیە بەس ئەوە هیچ دەنکە چەڵتوشێکی لێ نابینیەوە هەم فەردە برنجان دەکری یەک دەنکیشی چەڵتوک لێ نابینیەوە چۆن تا دروست نییە کاکە هەموو ڕەنگاتی لە نیشتاستەی خۆ دیارەگە مەحمەل شتەکان نیشان دەدا دیارەگە دروستی دەکەن زۆر چاکە هەموو خواردنەکان و بەدارینە ئینگۆ زائید بۆ سۆبەی داران و بۆ نانکردنێش باڵێ بۆ نانکردنێش حیب نەبێ بە تەندوری هەمووی بەداران دەکەی نەمە بۆ خۆمان نانیش هەر بەداران دەکەم باشە جیاوازی ژنی ئێستا و ژنی قەدیم کامەیان ماندیترن وەڵڵی قەدیم زۆر ماندوو بوون زۆر ماندوو بوون جارژنی ئێستا هەموو شتێک کارەبایە هەموو شتێک کوژ نی ئێستا ماندووە کاکە زاڵای کەیفی خوانە پێیان خۆش بێ پێیان ناخۆش بێ وەڵڵی ژنی قەدیم عیب نەبێ دوول لە ڕوو جەماعەتێ هەڵدەستا منداڵی خایان دەکردەوە دوول لە ڕوویەوە عیب نەبێ حەفازە و شت نەبوو دەمەدێ و پەڕۆپاڵی دنیا شت بایەستێ کووە کابرا حەفازە هەیە عیب نەبێ دوول لە ڕوو جەماعەتێ بە حەفازە و دەلانشێ دەنێت هەموو شتێک کارەبایە جلکە کارەبایە وڵاتە کارەبایە ئەمە ساڵان دەو بەشانیشن ئەو بربالە لە کاینی و ئاوانڕە باشە لێرە چووە کە دەمگۆ لێرە لە موندی خۆ کاسپی و چگویش وڵی ساڵان عیب نەبێت توتن دەکرا و تەماتێ دەکەین و ئێستا توتن ناکرێت تەماتێ دەکەین و خەیارێ دەکەین ترۆزی بێستانی دەکەین عیب نەبێ و باغان زیرمان هەیە و هەنارن هەن و لەخوای بە زیاد بێ هەموو شتێکی خۆن هەیە لەخوای بە زیاد بێت ماڵاتیش بەخێو دەکەین عیب نەبێت جەڵە بە جوانەکان هەیە ئێستێ ساڵان مانگان هەبوون بەس ئێستێ مانگام نەماون وەڵڵا زیاتر چ لێرە بەخێوکرێ ئێستێ وەڵا عیب نەبێ جەڵ بە جوانەگای لێن بە زۆری بەڵێ دەستەکەت خۆش بی هیچ کات ئەزیەت نادەم بە تۆزێک لە پرسیاری ئەوەی لادەینی خواردنی باس و خواستەی جوانت کرد دەست و چاوت خۆش بی قەدیمانەگەەوە بیرت بێت توشەوانەی ئەو تەمەنەت نەبی بەس کە بۆتە ژێڕنەوە ژن گواستنەوە لە کوبوو لێرە لە گوندەکەین گۆ ژن گواستنەوە شێوازەکە وەڵی جا بەبیری من نایە بەس دەجێڕنەوە داکموان دەڵێن عیب نەوێ لە شوێنی دوور ڕاهات بێ بە وەڵاخیات و سێ ڕۆژان هەر عیب نەبێ دەهۆڵ و زوڕنا کوتاویانە و تەپڵیان کوتاوە و لێروکانە و سێ ڕۆژان دەڵێن شایی بووە بەس بەبیری من نایە عیب نەبێ مامی من ئەگە ژنیان هێناونجا عیب نەبێ دوامۆژنم بە یەک ڕۆژی هاتوون دەیگو سێ ڕۆژان ئەو گوندان هەموو بان کردوون بێشیر و عیب نەبێ شڵەمرە و
دارەشمانە و ژیرەوکانی لان و دێگە و هەمویان بان کردوون لێروکانە بوون بەس بەبیری من نییە ئەگە ئامۆژنم هاتوون دو ئامۆژنم ئاوە هاتوون عیب نەبێ باڵێ بەس هەر ئاوە عیب نەبێ بەژم بەژنە نەبووە ئیوان هەر ئاوە خواستویان و هێناویانن بە گەورە بەچووکە بووە خۆش بێ ئاخوا سەلامەت بی بەس بەبیری من نییە ئەوانە بەبیری من نایەت بەڵێ مەرێوڵاستێ ماڵێ ما عیب نەبێ مام و ئامۆژنم سێ شەو سێ ڕۆژان دەیگوت حالەمیان بان کردووە تەپڵیشتیان کوتاوە دەی و سێ ڕۆژان شایی بووە خۆش بێ سەلامەت بی نانا بەعکسەوە بەخێر بێن سەر چاوانم گەورە کردین هەچ کەناڵێکی دێ هەچ ڕاگەیانێکی دێ بەخێر بێ سەر چاوم فەرقی جیاوازی نییە بەخێر بێن سەر چاوانم مامەشێرە بە خێر بێ بۆ سەر مەزاری نەمران سڵاوێک بۆ گۆڕی پاکی بێرین هەر بە کوردی زۆر سپاس بە خێر بێ زۆر خۆشحاڵ بووین ئەوڕۆ کە بەشدار بووین لە ناو گوند و چەندین دیمەنی جوان و زۆر زۆر هاوکارمان بووی وێ ڕای دەستخۆشیمان زۆر سپاس دەکەین ئەوڕۆ زۆرمان ماندوو کردی جەنابی موختاری بەخێر بێن سەر و سەرچاوم خۆشحاڵتان کردین بۆ ڕەسەنایەتی بە دوای مێژووەن سپاسان دەکەم ئێوە سپاس باسەرتا لەوە دەست پێ بکەین بزانین دارشمانە ناوی دارشمانی لە چیوە هاتووە دیارە دارشمانە با بڵێین ئەو ناوە نەگۆڕە ئێمە ناتوانین بڵێین لەسەر دەمە مێژوویەکان لەبەرەوەی ڕەسەنایەتی هەیە گۆڕانکاری بەسەردا نەهاتووە دارشمانە لە سەردەمی ئەوەی کە سێ کوچکەی بابان بۆ دروستکردنەوە و داڕشتنەوەی بنچینێ ئۆزمانە شیرینەی کە ئێمە قسەی پێ دەکەین لە سەردەمی ئەمین زەکی بەک ئەو گۆڕانکارینی کە بەسەردا هاتووە دیارە دارە شمانە دارە شمانە یعنی وەک چۆن دەڵێی دارەکانی ئێوە دارەکانی ئێمە ئەو لە ڕووی بە فەرەنگەوە دێ کە ئێمە حشقی سروشت بووین فەرەنگمان بووین دیارە دارە شمانە چۆن ئێستا لە وشەی فارسیدا کە دیارە فارسەکانەوە و نەتیجەی کوردەکانن دەڵێن شما شماینە یعنی ئێوە ئێمە یعنی دارەکانی ئێوە جیاوازی دارەشمانەی کە تۆ لە دەربەندەوە داخیل بی دەتوانی سەیرێکی ئەو بنارەی بکەی لەکوێ داری زۆرت بینی ئێمە عشقی دار و درەختین حشقیش سروشتین ئەوە دارەشمانەی خۆتانە ئەوە دارەشمانەیە ناوی دارەشمانە لەوە هاتووە بەخێر بێن زۆر سپاس دارەشمانە لە چەند ماڵ پێ کاتیە دارەشمانە دیارە هاوی نوزستان فەرق دەکات هاوینان 52 بۆ 54 ماڵین زستانانیش دەبینەوە 42 بۆ 44 ماڵ دیارە ئیشوکاری خەڵکی گوند کشت و کاڵە ئاژەڵداریە و هەندێک لە گەنجانی خۆشەویستمان داهێنەرایەتیان هەیە بە دوادا چوونیان کردو بۆ ئەوەی مەقلعی بەردمان هەبێ سەنگی بەردمان هەبێ و کشت و کاڵی با بڵێین و لە مەرز ئیش دەکەن و هەندێک مامۆستایە دکتۆرە ئەو جۆرەشتانە هەیە بەڵێ دەور و پشتی گوندەکانی ئێمە دیارە لە باکوورەوە ئەوە بێکڵۆیە با بڵێین لە باکووری ڕۆژهەڵات ئەوە جیرەیە با بڵێین وە سوێنەیە دەی بۆ کانیلان شڵەمرە بێشیر دێەوە بۆ لای دێگا ئەو جار دەتوانین بڵێین باشووری ڕۆژئاوا دێینەوە بەرە و هوڕێوە و با بڵێین دێینەوە بەرە و ئاڵاوێ و دۆڵەتزێ و دەتوانین بڵێین لە باکووری ڕۆژئاوا هەڵشۆیە بەڵام هەڵشۆ خۆشبەختان ئێستا کراوە بە نەحیا بە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە دەتوانین بڵێین لە تەنیشتمانەوە هەڵشۆیە خۆشەویستیمان هەیە
چاتەمە. ژوخوازی لەگەر زیرانەکانتان تا چەند تەنسیقاتان لەگەر زیرانەکانتان باشە گوندانی دەوری پشتە. بەڵێ دیارە ئێمە جیاوازیمان نییە ئەوە دەگەڕێتەوە سەر خودی تێکەڵاوبوون و کەسەکان خۆی هەند چ بڕیاردن و چ بڕیار نادەن دیارە تێکەڵاوی زۆر ئێمە جیاوازیمان نییە وەکو ئەو دەوروبەرەی خۆمان فەرەنگی بابانیەکان لەوە زیاترە ئێستا بۆ نمونە دایە گەورەی ئێمە پێی دەگوترێت کەیغانی فەرەنگ کە لە رووسیاوە هاتۆ کچی ڕووسی قەیسەر بووە ناوی ئەسڵی کاترینا بووە بەڵام لێرە کراوە بە کەیغان چکە ئەو ناوە تۆزێک زەحمەتە لێرە دیارە لەوەی پێیان گوتۆ کەیغانی فەرەنگ یعنی ئازبەرزی ینی چۆن دەڵی تێگەیشتن و ڕۆشنفکری بۆیە ئەوەی پێگوتراوە نەک کەیغانی فەڕەنس دیارە لەبەر شێوە ڕۆشنفکری و زانینی و خوێندەوارەکەی پێیان گوتۆ کەیغانی فەرەنگ دیالە ئەو شەشلەوەیەوە هاتووە بۆیە خەڵکی دارەشمانێ ئاس و فەرەنگ و ڕۆشنی لەوەی زیاترە ئێمە جیاوازیمان نییە لە دەوروبەری خۆماندا هەموو بەیەک چاوە هەمومان خەڵکی یەک منتیقین و یەک دەفەرین زۆر باشە پرۆژەی خزمەت گوزاریەکان ستان بۆ کراوە ستان بۆ نەکراوە دیارە لە دوای ڕاپەڕین کە ئەو وڵاتە کاول بووە وێران بووە دەتوانین بڵین شتێکی ئەوتۆی بۆ نەکراوە بەڵام بێویژدانیە بڵین هیچ نەکراوە بەڵام خەڵکی گوند بەو چالاکی و مۆراڵەی کوردانەی کە هیانە ئەو زاتە بۆی بەجێهێشتوین وڵات و ئاخی خۆمان خۆش دەوێ ئەژداد و ئابادی خۆمان خۆش دەوێ بۆیە ئەوەی هەمانە ڕوئی خۆمان بە فیدا دەکەین و بتوانین جوانتر خزمەتکەین و وڵاتەکەمان ئابادکەینەوە بە خۆشەویستی بەوەی کە لە توانەماندایە بەو گروتینەی هەمانە سەرچاوی ئاویەکان و لە شوتان بۆ دێ ئاوی خواردنەوە لەکوێتان بۆ دێ دیارە ئێمە دوو سەرچاومان هەیە سەرچاوی ماڵانمان هەیە سەرچاوی دۆڵیتوانمان هەیە ئاومان زۆرە ئاوی ژێرزەویمان زۆرە کانیاومان زۆرە دیارە ئەوە خەڵکی گوند پێی هەستاوە لەو دوایەنەشدا خەزانێکی ئاوی زۆر جوانمان دروست کردووە وەکو خەڵکی گوند و فکرە و ئایدیەشی لەدایک بووە وەکو ئەوی چۆن تەقسیمی ئاوەکەمان کردووە هەر ماڵە و بە دوو ڕوبع ئاوی دەدەینێ ینی خوا نەخواسە ئاور بکەوێتەوە پێویست ناکە ئەتفا لە قەڵات جێوە بێ ئێمە دەتوانین بەلوعەکانی ماڵی تر بگرینەوە تەوژمی ئاوەکەی کە 2 ئینچیان 4 ئینچ بە بەردەوامی لەسەر خەزانی ئاوەکەیە بەکاری بینین بۆ ماڵی دەوروبەر و ئاگرەکەی پێ کۆنتڕۆڵکەین بنکەی تەندروستیمان هەیە دیارە هەتا نۆی بنەڕەتی لێیە قوتابخانەشمان هەیە بەڵێ کە تەواو بوون دەبێ بەرەو قەڵات جێ بڕۆن بەڵێ وەک خۆی پێ خۆشەوەستەتی ئەو مامەستا بەڕێز دەکەیت کە بەڕاستی کەسایەتیەکی بەناوبانگ لە بابانیەکان بەڵێ دیارە فەقێ ئەحمەدی دارەشمانەی وەکو جەنابەت گوتت ئەو کەڵە پیاوە ئەوە چۆن دەڵێ لە کوردیدا شتێکمان هەیە دەڵێ کەم بژی و کەڵ بژێ ئێمە کە سەیری کێلەکەی بکەین لە ساڵی 1610 لەدایک بووە ساڵی 1660 کۆچی کردووە 50 ساڵ ژیاوە یعنی لە تەمەنێکدا بووە کە پاڵەوانێتی هێشتا لە دەست نەداوە یعنی ئەوە نەبووە با بڵێ زەلیل بوویان هین بووە هێشتا لەسەر حاڵ بووە ئەمە باس لە مێژووی 300 ساڵ لەمەوە بەردەکەین دیارە مێژووی کورد تۆزێک زەحمەتە لەبەرەوەی فایل و ئەرشیفمان لەدەستداوە دیارەوە هەر پاڵەوانێکی ناوچەی پشدەرنە بە کورد و کوردستان بوو وەکو گوتم لە ئیلام و لە کرماشان و هەتا دێتەوە ناوچەی سابلاغ و مکوریان و پاشاکۆرەی ڕەواندز و دێتەوە خوارووی هەولێر و کەرکووک و هەتا دەستەوە ئیلام و قەسری شیرن وەکو ئیپراتۆریەتی بابان بووە ئەوە بۆ هەر با بڵین هینی مێژووی فەقێ ئەحمەدی دارەشمان لە پۆلیسەی بنەڕەتی مێژوویە و ناوی هەیە و دەبێت نەوەکانمان ئێستا بیخوێنن سوپاسان دەکەم زەحمەتتان کێشە هاتن بۆ دارەشمانەی سوپاسی ڕەسەنایەتی ئێوە دەکەم هاتوون ڕووماڵکردنی و بە دوواداچوون بۆ کۆمەڵێک گرەیڤ و قبری کەسێکی ئاوا دەکەن شایەنی ڕێزوسپاسن ئەوە دەلالە لە زیندووبوونی کۆمەڵانی خەڵکی کوردستان و کەناڵە خۆشەویستەکەی ئێوە دەکا کە هاتوون بۆ ئێرە سوپاسان دەکەم دیارە ئێمە دەڵێن ئێرە کوردستانێکی بچووکە دارەشمانە بەوەش جیا دەکرێتەوە وەکو دڵی بناری کۆسرەت و بیتوێن و پشدەر و سابلاغ و بۆکان و مەهاباتە دەتوانین ئەوە بڵین یعنی دارەشمانە دەتوانی بڵێ ئاسوودەتری لە ناو ڕوعی کورد و کوردستاندای لە ناو چەپچێکدای کە ئیمپراتۆریەتی بابان پێنجەمین بنەماڵی بابان لەدایک بۆ دووبارە بەخێر بێن و خۆشحاڵتان کردین و زۆر سوپاس. Going
خۆشەویستان و ئازیزان هەر لە ناو گوندی دارەشمانە بەردەوام دەبین و لە ناو ئەو کەشە جوانەی ئەو سروشتە جوانەی دەچین بۆ لای مامجونێت باسی مامجونێت دەشیان بۆ مەکرد کەسایەتێکی دیارە جا بەو سەرمایی گوتی ئەوڕۆ شعرێکم داناوە ئەمەش دەچین گفتوگویەکی تایبەتی لەگەڵەکەین و لەگەڵماندا بن مامجونێت سەلام عەلەیکوم شعرەکە تەواو بوو والله تاوب والله حالت فانا باش قربان دانش شنو خد دانشه يا الله ما بجني الباشي يا اخويا بشي زور سپاس دەکەم كشو هواي او رود بيكوا والله شکر بۆ خوای بەفر باری وایدی هەم ئەمە لە بۆ خەڵکی جەوەکەی خۆشە وڵا ساردە تۆزی ئاراڵا ساردە بەڵێ ئاراڵا خەڵکی یێرم خەڵکی دارەشمانم لە ئەسڵدا بەس بەهەر بە منداڵی لە قەڵازەی خوێندوم یعنی لە ساڵانی با بڵێن شاستەکانەوە تقریبن ئیدی ئەو نەچووە شاری نەچوومەوە وڵا حەز و ئارەزوەکەم تیاتر لە لادەیەیدی ئەوەی ڕاستی بێ چونکە ئەوەندە تامەزرۆی لادەیەکەمم حەزم لێ نییە بە سەعات بە دەقا بەجێ بێڵم خۆشم لادەکان ئاوادان بن لادەکان بەڕاستی یعنی سمبولی هەموو کوردستانە ڕاستی جوانیەکە کەمابی احترامەکە کەمابی ڕێزەکە کەمابی لە لادەکان ئەمە بەڵێ ڕاست دەکەی ئەجا لەو کەش و هەوایە ساردەی بەڵێ دیارە زۆر عەزت لە سروشتە ئەتوو بەڵێ دایم هەموو شتەشیش دەبی عەزت بۆی هەبی بۆ یا و عەز و ئارەزوت شعر بووە هۆکارەکەی چی بووە هۆکارەکەی وەڵی وەختی خۆی چۆن دەڵێ شتەکان هەمووی نیشتیمانین ئەوەندە شەقی بەسم دیوە مەبەستم ئەوە نییە نیە من کە دەڵێم شەقی بەسم دیوە وێم کەوت بێ بەڵام کە وەبراکانم کەوتەوە دەزانم وەم نیش کەوتووە یعنی هەر لە منداڵیەوە لەوانەیە ئەو چین و توێژە ئێستا ئەوەندان بەلاوە میم نەبێ ینی بەس گیان تێر بێ مەراقیان ئەوە نەبێ ینی داهاتویان چۆن دەبێت چۆن نابێ ئیدی بۆیە دەڵێم جا من نیشتیمان وای وابەستە کردوم بەخۆیەوە ناتوانم لێی دوور کەومەوە بەڵێ هەر کەسێک خاک و نیشتیمانی خۆی خۆش ئیمانیشی نییە ڕاستەوە بەڵێ بەڵێ ئەجا ئیشەڵڵا خوای گەورە خاک و نیشتیمان و کوردستانمان بۆ پارێزی خوای گەورە دەرگای بەخێر و بەڕەحمەت لە هەموو لایەکی بکاتەوە ئیشەڵڵا دوای هەموو ناخۆشیانیش خۆشی دێ حتمەن دوای هەموو شعرەکەی بکەین ئەتوو تەمەنێک تا هەیە تەمەنێک بەڵێ قەدیمان لێرە ژیانی قەدیمان لێرە تۆزەک یعنی گوندی و ئیشاری فەرقی زۆر هەبوو قەدیم و ئێستا جیاوازی هەبوو زاران ئەلعانەگەر شتەشی هەرەگری بە موبایل هەرەگری بەڵێ بۆ مێژوو هەرەگری بە هاردی هەرەگری خەزینەکەی لە هاردی بەس زاران مفەکەرە هەبوو بەڵێ مفەکەرە کانەگوت ڕۆژنامە تقریبان وەکو ئەوەی وابوو تا چەند مفەکەرەت هەبوو بەکارتینێ وەڵی بەکارم هێناوە بەڵام چۆن دەڵێ ئەمن بێجگە لەوەش دەفتەری کەم هەبوو یادەوەریەکان لێ دەنووسی ئێستا ناخۆشترین ڕۆژی ڕەشی ژیانم 24 هەفتاچوار بوو کە لە قەڵازێ درا من لە پۆلی پێنجی ابتیدایی و ئەوانە بووم لە ینی نزیک ناپاڵمەکان چاوم لێ بوو کە تارەکان ناپاڵمەکانیان پرەداە خوارێ ینی بەڕاستی کارەسات بوو بۆ من ئێستاش لا ئەزال کە گوێم لە دەنگی تارەی دەبێت بەدەست خۆم نیانی ڕادەسڵەکەم مەرجی نەپترسێم بەس ڕادەسڵەکەم بەدەست خۆم نیە جا ئەگەر هەر بەسەریشم داوێت ئەوەندە ئیشەڵڵا باچ شارەکەی بۆ بخوێنمەوە مادامۆ بەڵێ دەڵێ بڕیارێکە من داومە بۆ ئەو کوردستانەی خاوەن و دەشت و خاوەنی دەشت و شاخ و دۆڵ و کاومە هەرچەند بڵێم لە شوێ و بۆ کوێ هێشتا بەلە ئەمەوە کەمە هەر ماومە لە ڕۆژاوا و بۆ ڕۆژهەڵات بۆ باکوور و بۆ باشوور هەمووی هەرجێگەی ڕاومە ڕاوی خائین و خۆفرۆشن خوێنمژ و دوژمنی کورد لە هەر شوێنێ ئەمە بڕیارە بۆ هەر کوردێ لە هەر شوێنێ ئەمە بڕیارە داومە نەبوو کەسێکی ئاسایی ئەمە بۆ هەر سەرکردەیەکی بیرخاومە کە نەگرن قەدری خوێنی شەهید و بریندار ئەمەی من لەبەر چاومە وەک ڕێوی دەکەونە ئەو تەڵەی گیراوی شەدا و داومە لە بچووکەوە بۆ گەورە لە دەست دەدەن هەمووی ئەوەی ئێمە بەدەستن هێناوە لە هەر شوێنێ کە بەرهەمی فرمێسکی خوێنی چاومە ئەوە کۆتاییەکەی بوو نازانم تاسان لێ رازی بەڵێ هەموو بینەرانەبی و خوای گەورە نمونەت زۆر کا و گوندەکە و هەر ئاوادان بیت
خاني هم قد آويزاني بمبالكو قدرم بيرزاني مدمردم نسک جوانی کی جوالای کرد زتانی از کی کیوی آرمالو شما وی چار بستانی آورد من بردا وینی بفری زتانی دورا آویزان بم وینی بفری زتانی السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. بخير بن سرساوة. ساوك بخير بن يا أخوة. تاسن لقول دكي خوت مرتاحي. والله أشكر بأخوي زور مرتاحين. أخوي بزيادة به. بحكم يوي إيرا شويستانية وصار حدودي شا زستانة كي لواني سخت بي بس وبي دار النبي وضعك هيورنا بيته. بدلني أيوة. أدي صار قالي سير روجانة بس هو صار قالي ليلا. والله أورو طبعا بفرو باران بو لو تشاي خومن كان جاي برد معنا يا. کارگەی برد بۆیەوە سەرقاڵم والله بەڵێ تا چەند لەو کارگە بەردەی خەڵکی گوندەکە ئیسیفادەی لێ ئەکا و چەند کرێکاریشتان هەنا وەڵی وەکو ئیسیفادەی خەڵکی گوندەکەی نهاتوو ئیشی لێ نەکردووە لەبەرەوەی شارەزاییشی ئەو تویان نییە پێشتر تورک و فارسەکان ئیشیان دەکرد بەڵام ئێستا بۆ خۆم خودی خۆمەوە ئیشەی دەکەم و دوو کرێکاریشم هەیە بەڵێ ئەو فکرێت لە چیەوە گەڵاڵە کردی ئەو فکرێت چۆن بۆ ئەو فکرەیە لە تقریبان هەفتەیەک لەگەڵ تورک و با بڵێن فارسەکان بووم فکرەیەکەم لێ وەرگرتن و بۆ خۆم دەستم بە ئیشەکەی کرد ئێستا زۆر احتیادی بۆ خۆم بەڕێوەی دەبم پێناسەشی ئەو کارگەیم بۆ بکەی سەرەتایەکەی کۆ چۆنی دەردێن و چۆنی بەکاردین و بە شوێ فرۆشن و بەڵێ ئەوە چۆن ئەو بەردەی دەردێنین سەرەتا لەسەرەوە طبعاً بە ڕاستفۆرتی پێ دەڵێن دڕێلە کونی دەکەی ئەوجا لە خوارەوە ئەو کونە دەبێت و کونێ بگرێتەوە کە 9 سامتینە چۆن دەینگێوی ئەوەش تەکنیکی خۆیە طبعاً و دەرهێنانەکەشی طبعاً بە ئەڵماز دەیبڕین ئێمە سیمبڕی پێ دەڵێن قەدقەدی دەکەین و پاکەتێکی لە ناو درزەکەی دەخەین و ئەوجا تۆزێک کەلێک ترازە بە مەکانی گەورە دەیڕوخێنین و بۆ فرۆشتنەکەش کارگەی بەردی مەڕمەڕ بۆ خۆیان دێن پێشنیار دەکەن و ئێمەش خزمەتیان دەکەین و دەیاندێنێ ئینگۆ قال بە قالبی گەورەیە ئەینێرنە معمەلی لەوێ ئەیکەنە مەڕمەڕی گچکەکان بەڵێ بە دڵنیاییەوە ئێستا شکر بەخوای لە کوردستانی خۆشمان معمەلی گەورە پەیدا بووە هەتا دەتوانێت تابلۆی ببڕێ یعنی کە 3 مەتر بێ درێژیەکەی وەپانیەکەشی 2 مەتر بێ 2 ئەفتا بێ هەرچەندێکی بێ دەتوانێت بیبڕێ بە یەک جار 80 تابلۆی ببڕێن هێشتا ئەو بەردەیە کە تۆ 3 مەتر بە 2 مەتر داناوە بە تابلۆیەکی زۆر جوان ینی بێڕەخسێنێ با بڵێن دروستی بکە باشە ئەو کارگانە تا چەند کاریگەریەبی بۆ کوردستان بۆ سەرچاوە داراییەکان تا چەند ئیسیفادەیەبی حکوومەت پاڵپشتیتان بکە ئیسیفادەیەکی زۆری دەبێەوە هیوادارم حکوومەتیش پاڵپشتی ئەو کەسانە بکە کە کارگەی کانی بەردیان هەیە لە هەموو ڕۆکانەوە و پەرە بۆی بدا هەر هاوردە نەکە هەناردەش بکە ئێمە ببین بە هەناردەکار بە دڵنیایی بەڵێ هەر ئێستا لە گوندەکەی خۆمان لە دارشمانە چەندان بەردی ڕەنگاو ڕەنگمانەیە هەر بەردی ڕەساسی مەرمەڕمانەیە سووری ڕەساسی مەرمەڕمانەیە سپی بەفریمانەیە سپی خاڵدارمانەیە یعنی ئەوە هەموو لە گوندەکەی خۆماندا هەیە لە قەڵاتزێ جیاوازی سعریان هەیە وەکو بەردەکان ڕەنجیان گۆڕاوە جیاوازیان بەڵێ سوورەکە لە لای خۆمان با بڵێن تۆزێک ڕاخترا ناتوانەوەندە بەکاری بێنن مەحمەلەکان دەنا بۆ وڵاتانی دەرەوە هیوادارم حکوومەت یێرم بیر لەوەی بکاتەوە کە ئەو بەردە بنێردرێ بۆ دەرەوە بۆی ئەمە ئیسفادە لێ بکەین بەڵێ لە بەردەکانیش فەرق دەکات سپی لە هەمویان بەقیمەترە بەڵێ دەستەکە خۆش بی بەخێر بێن ڕزق و بدە ئینشاءالله زۆر سپاس قالبتان ساغ بی دەستی ماندوو لەسەر ژیکێ بە دڵنیایی زۆر سپاس بەخێر مامۆستا بەخێر بێن زۆر سپاس یاخوا بەخێر بێن سەرچاو
هاتم لای من دواوی کلمد گولی سیلاوی هاتم لای من دواوی کلمد سیوی سیلاوی سیابری من حرام ببسوتم لالباری داوی دورو آوی زاند بن دنیا بابی تو ناوی دوروا آوي زاني بمهرت وقدر مدار زاني خۆشەویستان و ئازیزان هەتا لە ناو ئەو کەش و هەوای بین و لە ناو ئەو خزم و دۆستانە بین دڵنیا بن لەوەی بێزار نابین لێرەوە دەڵێم زۆر سپاس بۆ جەنابی موختار زۆر سپاس بۆ کەسوکاریان بۆ خزمیان بەڕاستی ئەوڕۆ خواردنەشی باشیان ئامادەکرد بوو هاوکارێکی باشمان بوون لێرەوە دەڵێم نمونەیان زۆربی ئازیزان و خۆشەویستان بەرنامەی ئەو جارەشمان لە دەڤەری پشدەر و لە گوندی دارەشمانە کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و شوێنێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ شوكالي والله لا برد الواني